ئەو بابەتەی کە باسمان کرد باسی گیراوی ڕێخەرمان کرد کە لە چی پێک هاتووە لە پێناسەکەی چی بوو ئەو گیراوەیە کە بەرهەڵستی گۆڕانی پێچەکە پێچەکەی ناگۆڕێ لە چ کاتێکە کە بڕێک ترش یا بڕێک تفتی بۆ زیاد بکرێت وەکو ئەم گیراوەی لێرا بینین ئەم گیراوەیە کە لێرا نووسراوە ئەمە گیراوەی ڕێخەرە بۆ چونکە ئەم تێکەڵە لە دوو شت پێک هاتووە ئەلەکترۆلیتی لاواز و خوێی ئەو ئەلەکترۆلیتە ئەلەکترۆلیتی لاواز چی بوو ترشی لاواز تفتی لاواز ئەمە ترشی لاوازە بچووکە کاربوونی تێ ئەمە پێڵی خوێی ئەو ترشە بۆ پێوترێ خوێ و ترشە چونکە لەگەڵ خوێەکەدا ئایۆنی هاوبەشێ ئایۆنی هاوبەشەکە کێ لێرە ئەمە ئێچی موجەبە سرکاتیش هەمووی سالبە لێرەش ئەمە کەی موجەبە سرکات سالبە ئایۆنی هاوبەشەکە لەیە CH3COO کە پێڵین ئایۆنی سرکات ئایۆنی هاوبەشە جا ئەگەر ئەلەکترۆلیتێکی لاوات لەگەڵ خوێەکەی خۆیدا بەیەکەوە هەبوون و ئایۆنی هاوبەشیان هەبوو واتە کاڵێن لە خوێەکەی خۆی یعنی ئایۆنی هاوبەشێ لە نێوانەنە ئەوە بە هەردووکیانە بن بە گیراوەی ڕێخەر ئەمە گیراوەی ڕێخەرە کە بەرهەڵستی گۆڕانی پێچەکە و ڕێخەرەکەش ترشە چونکە لەگەڵ خوێکات ترشی لاواز هەیە جاڵێ ئەگەر ئەم ڕێخەرە دوو جار جارێک لێرا ترشی بۆ زیاکەین جارێک تفتی بۆ زیاکەم لە هەردوو حاڵەکە ترشی بۆ زیاد بکەی تفتی بۆ زیاد بکەی ئەم ڕێخەرە پێچەکەی ناگۆڕێ گریمان پێچەکەی پێنجە پێچە پێنجەکەی خۆیە پارێزێ بزانین چۆنەی پارێزێ باسی ئەوواکەن جا ئەو لە بەکەلۆریات چۆنیێتەوە لە بەکەلۆریا کە پرسیارێکی بۆێنێتەوە ئەڵێ بڕێک ترش یا بڕێک تفت زیاد بکرێ بۆ ئەم گیراوەیە و ئەو ناڵێ ڕێخەرە بێ خۆت بزانی مەوزوعەکە ڕێخەرە بە چی ئازانی ئەگەر ترش یان تفت زیاد کرا ترش یان تفت زیاد کرا بۆ تێکەڵێک لە دوو مادە سەیری تێکەڵەکەی دوو مادەکە بکە تێکەڵێک پێک هاتووە لەو دوو مادێ یەکسەرەوە بزانە مەوزوعەکە مەوزوعی گیراوەی ڕێخەرە ڕێخەر ئەوەیە پێچەکەی ناگۆڕێت کە ئەڵێم پێچەکەی ناگۆڕێ یعنی یەکسەر پێشەوەی تۆ دەستکەی بە وەڵامی پرسیارەکان لە ناو چوار بژاردەکە هەرچی باسی pH و pOH و هایدرۆنیۆم و هایدرۆکسیدەکای ئەو بژاردانە هەر لە ڕێگەوە بۆ دەرەوە یعنی ئەوانە ڕازت نین چونکە ئەو چوار شتە ناگۆڕێت کە من ئەڵێم pH نەگۆڕێت pHیش تەواوکەری چییە تەواوکەری pOH تەواوکەری pOH ئەگەر pH نەگۆڕێت pOHیش pH پەیوەندی هەیە بە چیەوە pH پەیوەندی هەیە بە هایدرۆنیۆمەوە ئەگەر pH نەگۆڕێت ینی هایدرۆنیۆمیش تەواوکەری کێ تەواوکەری OH چونکە بە هەردووکیان لە یەک بدەیە کاتێک یەک ڕەدەتوان ناقص چواردە ئەم نەگۆڕێ ئەویش ناگۆڕێ ئەویش ناگۆڕێ ئەویش ناگۆڕێ لەبەر ئەوەڵین لەم جۆرە پرسیارانەدا کە ترش و تفت زیاترێ بۆ ڕێخەر لە ناو چوار بژاردەکە باسی گۆڕان زۆربوون و کەمبوونی pH و pOH و هایدرۆنیۆم هەر لە ڕێگەوە بزانە ئەوانەی تر واز دێبن ئەوانە وەڵامی ڕاستەکە نییە واتە لێرە ئەم دوانە وەڵامی ڕاستەکە نییە بۆ چونکە باسی گۆڕانی چیەکە pH و OH ئەمیش هەروایە pOH و هایدرۆنیۆم اینجا ئەو دوانەی ترمە ئەو دوانەی تر بێت چی بکەیت ناتوانین شت دەرەخی لێرە ئەبێ دانیشتی هاوکێشە بکەیت هاوکێشە بۆ چییە بۆ ڕێخەرەکە و بۆ ئەو ڕێخەرەکە چییە CH3 COOH ترشی سلکی کە کاتێک ئەمە لە ئاودا دەتوێتەوە دەئایۆنرێت دەبێت بە ئایۆنی موجەب و سالب دەبێت بە CH3 COO سالب لەگەڵ H موجەب H موجەبەکەشە چێتە سەر ئاوەکە بێت بە هایدرۆنیۆم دوای ئەو خوێکەش کە لەگەڵ یایەتی CH3 COO کە یعنی سرکاتی پۆتاسیۆم ئەمە خوێیەکە ئەتوێتەوە بۆیە تیرەکەی بە یەک ئاراستە خوێکی تەواوتواوێ باش تواوێ بەس ئەوە ئەلەکترۆلیتی لاوازە ترشی لاواز ئەلەکترۆلیتی لاواز ئاتە بە دوو ئاراستە ئەگاتە باری هاوسنگی بۆیە بە دوو ئاراستە بۆ یەکەین ئەمە بێ بە CH3 COO سالب ئایۆنی سرکات و کەی موجەب ئەمە ڕێخەرەکەیە ئەگەر ئەم ڕێخەرە چی بۆ زیاد کراوە ترشەکە زیاد کراوەکە HNO3 ئەمیش کە ئەتوێتەوە لەم تێکەڵەدا و لەگەڵ ئاوی تێکەڵەکە کە ئاوە ئەتوێتەوە و دەئایۆنرێ لەبەرەوەی ترشێکی بەهێزە بە یەک ئاراستە هێمایەکەین ئەبێ بەچی هێچی موجەب
لەگەڵ NO3 سالب واتە دە ئایۆنرێ بۆ ئەو دوو ئایۆنە یا چاکەشە چێتە سەر ئاوەکە بێ بەچی هایدرۆنیۆم باشە کە ئەم تێکەڵە زیاد کرا بۆ ئەم ترشە زیاد کرا بۆ ئەم تێکەڵە چ کارێکە کاتە سەر ئەم تێکەڵە ئەم هایدرۆنیۆمی ترشە بەهێزە تێکراوەکە دەچێتە پاڵ هایدرۆنیۆمی ڕێکخەرەکە ئەمە گیراوی ڕێکخەرەکەیە واتە بێتە هۆی چی؟ ئەبێتە هۆی زۆربوونی بڕی هایدرۆنیۆم لە ناو چییە؟ لە ناو تێکەڵەدا کە هایدرۆنیۆم زیاد بکات بە حساب هایدرۆنیۆم زیاد بکات هایدرۆنیۆم عەکسی pH-ە ئەبێ pH چی لێ بێت؟ کەم بکات وایە بێ وایە ئەگەر هایدرۆنیۆم زیاد بکات بێ pH کەم بکات بەڵام ئەمە ڕوو نادات بۆ کاتێک ئەمە زیاد دەکات کە ئەمە چێتە پاڵ ئەو هایدرۆنیۆمە بڕی هایدرۆنیۆم زیادکە بە پێی ڕێسای لێشاتلێ باسی ئەم کارلەکەیانەکەین چونکە ئەمە دوو ئارەختێ لێشاتلێڵێ چی؟ کاتێک بڕی مادەیەک بۆ لایەک زیاد بکرا باری هاوسەنگی تێگەچێ و کالێک بەرە و لاکەی تر لا ئەدات بۆی جارێکتر سیستمەکە بچێتەوە باری هاوسەنگی کەواتە ئەگەر بۆ لای بەرهەم زیاد کرا کالێکە چێ بۆ چۆ؟ ئەچێ بۆ لای کالێک کردووەکان واتە کالێکی پێچەوانە ڕوو ئەدات باشە کالێکی پێچەوانە ڕوو بداتەوە ئەبێتە هۆی چی؟ یعنی ئەم دوانە یەک ئەگرن ئەم دوانە بەرهەم دێت ئەم دوانەیەکە گرن واتە ئەم دوانە بڕەکانیان کەمەکاتەوە و ئەم دوانە بڕەکانیان زیاد دەکاتەوە کەواتە لێرا بینی هایدرۆنیۆمەکە چی لێ بەسەر هات لەگەڵ زیادبوونە کەمیش بۆ چەند بۆ زیاکرا ئەوە نەشی لێ کەمەکاتەوە بۆی بڕەکەی چی؟ نەگۆڕ بێت نەگۆڕێت بەڵام بەگشتی کە سەیری هاوکێشەی ترشە لاوازەکەکەی بەگشتی سەیرەکەی ترشە لاوازەکە ئەگەر بەو ئاراستەیە بڕوات ئەڵێن بڕی ئایۆن زیاتر دەئایۆن بەس ئەگەر بە پێچەوانەوە بگەڕێتەوە ئەڵێن چی؟ بڕی ئایۆنەکانی کەمەکاتەوە بەو تعبیرێکی تر ئەڵێن چی؟ ئەڵێن ئایۆنیەن کەمەکات ئایۆنیەن کەمەکات یعنی چی ئایۆنیەن کەمەکات؟ یعنی کردداری پەیدابوونی ئایۆن کەمەکات بڕی ئایۆن کەمەکات وای پێ دەڵێن وە چی زیای کردووە؟ ئەو ترشە سەرەتایە کەی ترشە لاوازەکە لە سەرەتادا کە هەبووە ئەوە زیاکە ئەنجا دیتە سەر ئەو دوانە بزن ئەم دوانە کامیان لەگەڵ ئەم قسەیە گونجێ نووسراوە چی؟ ئایۆنیانی ترشە لاوازەکە زیاکە یعنی چی ئایۆنین ترشە لاو یعنی لە ترشە لاوازەکەدا بڕی ئایۆن زیاکە تۆ چی نووسیوە لەسەر هاوکێشەکە؟ چیمان نووسیوە؟ لەسەر هاوکێشەکە نووسیمانە ترشە لاوازەکە بڕی ئایۆنەکانی چی لێ دێت؟ کەمەکە لەبەرەوە زیاد ناکە کەواتە ئەو هەڵەیە ئەی خاڵەکەی تر ئەڵێ چی؟ بڕی ئاو ترشی لاواز کووە ئەوە ئاوە ئەوەش ترسە لاواز دەکەی چی لێ؟ زیاد دەکات من لەسەری نووسیمە چی؟ زیاد دەکات دواتە بڕی ئەم دوانە زیاد دەکات لەبەرەوەڵەیت خاڵی دی ڕاستە ئەی ئەگەر ئەو ڕێکخەرە ترشە هەر ئەو ڕێکخەرێ تفتێکی بۆ زیاد بکەین چی ڕوو ئەدات بە هەمان شێوە دێیت هەروەکو ئەو بەر هاوکێشەی ترش و تفتەکە ئەنووسی ترشە لاوازەکە کاتێک ئایۆنرێت ئەبێ بە ئایۆنی سرکات و ئایۆنی هایدرۆنیۆم و خوێکەش بە هەمان شێوە لە ئاوەکە ئەتوێتەوە خوێکە هەڵەوە شێت بۆ ئەم دوو ئایۆنە سرکات لەگەڵ ئایۆنی پۆتاسیۆمی موجەم ئەم تێکەڵە ڕێکخەرەکەیە بۆ چونکە پێک هاتووە لە ترشێکی لاوازی خوێی ئەو ترشە بۆ پێڵین خوێی ئەو ترشە چونکە ئایۆنی هاوبەشێ واتە لە ڕێکخەرا بێ خوێکە و ترشە لاوازەکە یا خوێکە و تفتە لاوازەکە لە نێوانیانە چی هەبێت ئایۆنی هاوبەش باشە ئێستاڵێت ئەم ڕێکخەرە لەم نمونەیانە بڕێک تفتی بۆ زیاکەین بڕێک تفتی بۆ زیاکەین تفتەکە لەم تێکەڵەدا ئەتوێتەوە و هەڵەوەشێت تفتەکە چونکە تفتێکی ئایۆنی ئەڵین هەڵەوەشێت بەس بەو تشەوتمان دە ئایۆنرێت چونکە ئەو گەردیە ئەو ئایۆنیە گەردی و ئایۆنی چێ لە بەندی دووسیای بە دوور و درێژی باسمان کرد هەڵەوەشێوە بە چی؟ NA موجب OH سالب ئەو ترش و تفتە تێکراوە لەگەڵ ڕێکخەرەکە کە سەیرەکەیت بزانە ئاخۆ ئایۆنەکان لە یەکچوون کە ترش و تفتەکەی کە تێکری ئەکرێتە سەر ڕێکخەرەکە پەیوەندی بە هایدرۆنیۆم و هایدرۆکسیدەوە هەیە
هەمووی تا لێرە ئەم هایدرۆنیۆمی ترشە تێکراوەکە ئەچێتە پاڵ هایدرۆنیۆمی ترشە لاوازەکەی ناو ڕێکخەرەکە ئەی لێرە تفتم تێکردووە چی ڕوو ئەدات ئۆئێچی تفتە تێکراوەکە بچێتە لای هایدرۆنیۆمی ترشە لاوازەکە ناڵێین وەکو ئەو بڵین بۆی زیاد دەبێت ئەچێتە پاڵ ئەو زیادەکە نەخێر ئەچێتە پاڵ ئەو لەگەڵ یایەکە گرێت بە هەردووکیان یەک ئەگرن ئەبن بە چی هایدرۆنیۆم و هایدرۆکسید یەک بگرن ئەبن بە چی ئاو واتە هایدرۆنیۆم کالێکی کرد هایدرۆنیۆمی ترشە لاوازەکە لەگەڵ ئۆئێچی تفتە تێکراوەکە کالێک کرد مادەی کالێکردوو بە معنای مادەی کارکردوو مادەی کەم کردوو یعنی ئەڕوا کارە کات کارە کرێ کەمە کات واتە بڕی ئەم هایدرۆنیۆمە چی لێ دێت کەمە بێت چونکە لەگەڵ ئۆئێچێکە گرێ و کالێکە کا و مادەی کالێکردوو ئەنی کەم کردو باشە ئەگەر لە لایەک مادە کەم بکات بە پێی ڕێسایی لێشات لێ کاتێک خەستی مادەیەک لە لایەک کەم بکات خاڵی یەکەم باسم کرد خەستی مادەیە لە لایەک کەم بکات باری هاوسەنگی تێکە چێ و ئاراستی کالێکە چێ بۆ شوێ بۆ لا کەم کردووەکە ئەچێ بۆ لا کەم کردووەکە بۆ ئەوێ چێ بۆ ئەوێ یعنی چی ئەچێ بۆ ئەوێ واتە بڕی ئەمانە یەک ئەگرن کەمەکەن بڕی ئەوان ئەو بەر ئەو تیرە ڕووی لەکوێ بێ ئەوە زیاکەتە ئەو تیرە ڕووی لێرەیە ئەنی ئەمانە زیاکات ئەو تیرە ڕووی لەوێ بێت ئەمانە زیاکات زیاد دەکات کەواتە هایدرۆنیۆم چی بەسەر هات هایدرۆنیۆم چی بەسەر هات دوو گۆڕانکاری بەسەر هات لە یەک کاتە چی لێ هاو کەمی کردو چەند کەمە کات ئەوە نەشی بۆ بۆی بڕەکەی وەکو خۆی بمێنێتەوە بە نەگۆڕی ئێکە هایدرۆنیۆم نەگۆڕێت ئەم هایدرۆنیۆمە نەگۆڕێت هایدرۆنیۆم پەیوەندی هەیە بە کێوە پیەچیش ناگۆڕێت ئۆئێچیش ناگۆڕێت پیئۆئێچیش ناگۆڕێت لەبەرەوە لە ناو بژاردەکانە هەر چوار بژاردەکە کامیان نووسراوە PH POH هایدرۆنیۆم هایدرۆکسید ئەوانە هەمووی بۆ دەرەوە لە مۆزوعی ڕێکخەرە واتە POH و هایدرۆنیۆم بۆ دەرەوە ماوەتەوە ئەم دوانە ئەم دوانە لەسەر هاوکێشەکە خۆت بیبینە بڵێن خۆت چی نووسیوە چیت نووسیوە یەکەم ئەڵێ ئایۆنێنی ترشە لاوازەکە زیاد دەکا وتم کە ئەڵێ ئایۆنێن زیاد دەکا یعنی چی یعنی بڕی ئایۆن زیاد دەکا ئایا بڕی ئایۆن زیای کردووە لێرە بڕی ئایۆن بەڵێ بڕی ئایۆن زیاد ئەڵێ بەڵێ ئەمە ڕاستە ئەم خاڵەیان ڕاستە تەواو ئەی بڕی ئاو ترشی لاواز کوا ئاو ترشی لاواز ئەو ئاوەکەیە ئەوەش ترشە لاواز دەکەیە ئەوەڵە زیاد دەکات نەخێر چی لێ کەمەکە ئەمە پەیوەندی هەبوو بەو بابەتی ڕێکخەرەی کە دوێنێ تەواوم نەکرد بوو دوێنێ لەسەر ڕێکخەری تفت ترش و تفتم زیاد کرد بۆ ڕێکخەرێکی تفت بوو ئامۆنیا و کلۆریدی ئامۆنیۆم ئەمە بریتی بوو لەم بابەتە ئەگەر پێویست پێ خێرا تەسویرێکی بکە ئەی کوژێنم و ئەچمە سەر بابەتی ئاواندنی خوێکان واتە لێرە هێشتا ئاواندنی خوێکانمان باس نەکردووە دێ بابەتی دوای ئەو پەیوەندی بە خوێکانەوەی ئەو تا ئەستە خوێنمانە ترشی لاواز و تفتی لاواز و کە ئەو بابەتانەی تر گیراوە ڕێخەر ئێستا چینە سەر ئاواندن جاری وا هەیە بە وشەیەکی تریش ئەوترێت کە بریتە لە ئاوێن جاری وایڵێ ئاوێن جاری وا هەیە لێ ئاوەشی بوونەوە هەندێ جار ئەو دەستەواژانە بکارێن ئاوەشی بوونەوە ئاوەشی بوونەوەی کێ خوێکان ئەم بابەتە پەیوەندی هەیە بە چیەوە خوێوە
جاری وڵێ ئاواندنی خوێ، جاری وڵێ ئاوەشی بوونەوەی خوێ، جاری وڵێ ئاوێنی خوێ لە ئیمتحانەڵێ کام لەمانە ئاوێ نەکات، یعنی کام لەمانە ئاواندن نەکات، یا کام لەمانە ئاوەشی بوونەوە ئەکات. یەک شتە ئاواندن، ئاوێن، ئاوەشی بوونەوە هەموو یەک شتە. اینجا بریتە لە چی؟ ئاواندن بریتە لە یەکگرتنی کاتایۆن یان ئانایۆنی خوێ، ئانایۆنی خوێ لەگەڵ چێ؟ لەگەڵ ئاو. بۆچی؟ بۆ شی بوونەوەی ئاوەکە، بۆ شی بوونەوەی ئاوەکە، یعنی ئاوەکە شیەکاتەوە. لە ئەنجامدا چی؟ گیراوەیەکی ترش یان تفت یان هاوکێش پەیدا دەبێت، هاوکێش پەیدا دەبێت. ئەوە مۆزوعی ئاوەندە. جا کاتایۆن یعنی چی؟ ئایۆنی موجەبی خوێکە. ئانایۆن ئایۆنی سالبی خوێکە. لەبەرەوە هەندێک شتی سەرەتایی هەیە پێش ئەو چینە سەر بابەتی ئاواندن، هەندێک تێبینی هەیە کە بیزانی بە گرنگ وەکو گرنگە خوێ لە چی پێک دێت. خوێ پێک دێت لە یەکگرتنی ترس و تفت. خوێ پێک دێت لە یەکگرتنی ترس و تفت. ئەگەر ترس و تفت یەک برن لە بەندی دوو سێ ئەوانە باس کراوە چەندجار لە پۆلەکانی تریژ یانزە، خوێ و ئاو پێک دێت، ئیشمان بە ئاوەکە نییە. باشە. ئەنجا چی؟ ئایۆنی موجەبی خوێ، ئایۆنی موجەبی تفتەکە لەگەڵ ئایۆنی سالبی ترشەکە یەک ئەگرن ئەبن بە خوێکە. خوێ لە چی پێک دێت؟ یەکگرتنی ئایۆنی موجەبی تفت لەگەڵ ئایۆنی سالبی ترش. یەک نمونەی ئاسانە بۆ نووسم، ئەمە تفتێکە، ئەڵێن NaOH لەگەڵ HCl یەک ئەگرێ. ئەم تفتە ئایۆنە موجەبەکەی Na، ئایۆنە سالبەکەی OH، ئایۆنە موجەبی ترشەکە ئایۆنی سالبی ترشەکەش Cl. خوێ لە چی پێک دێت؟ لە یان نووسیمە موجەبی تفتەکە و سالبی ترشەکە بێ لە یەک. ئەوە موجەبی تفتەکەیە، ئەوەش سالبی ترشەکەیە. سالبی ترش و موجەبی تفت بێ لە یەک بێ بە خوێکە، بێ بە چی؟ NaCl. خوێ لە چی پێک دێت؟ یەکگرتنی موجەبی تفت و سالبی ترش. ئەوی تر کە ئەیمێنێتەوە چییە؟ H و OH. H و OHەکەشە بێ بە چی؟ ئاوەکە. ئیشم بە ئاوەکە نییە، ئیشم بە خوێکەیە. ئەمە خوێ. اینجا ئەم خوێیش کە پێک دێت لە یەکگرتنی واتە موجەبی تفت، موجەبی تفت ئەو بزانە لەگەڵ سالبی ترش، ئەم دوانە یەک ئەگرن بۆ ئەوەی ببێ بە خوێ. ئەم دوانە موجەبی تفت و سالبی ترش ئەبێ بە خوێ. دروستەکە. جا خوێکەش سێ جۆر خوێ هەیە. ئەو نیە خوێ ئەو خوێ کە تۆ هەری خوێ بڵێ خوێ مادە کیمیایەکان بە گشتی زۆربەی کە لە ڕووی ئەندامی و نە ئەندامی کە جیاکراونەتەوە ئەنجا لە ناو ئەمانەشە بەتابەتی لە ناو ئەندامیەکانە هەیانە پێڵین ترش، هەیانە پێڵین تفت، هەیانە پێڵین خوێ. جا ئەم خوێیانەش سێ جۆرن. خوێم هەیە پێڵین خوێی ڕەوشترش یا خۆ ترشە خوێ، بە سادەی ئەڵین ترشە خوێ، ترشە خوێ. یعنی جۆری خوێکە باس دەکەین، جۆری خوێ. سێ جۆرەمێ: ترشە خوێ لەگەڵ تفتە خوێ، یعنی خوێیەکە ڕەوشتێکی تفتانەی هەیە لەگەڵ خوێی هاوکێش، خوێی هاوکێش. جا چ کاتێک خوێکە ئەبێ بە ترش، چ کاتێک ئەبێ بە تفت، چ کاتێک ئەبێ بە هاوکێش. زۆر زۆر ئاسانە باوکم. ئەگەر سێری ئێرەکە ترش و تفتەکە ترشەکە بەهێز بێت، ترشی بەهێز یەک بگرێ لەگەڵ تفتی لاواز، ئێمە ناڵین خوێ لە چی پێک دێت باوکم؟ خوێ لە یەکگرتنی ترش و تفتە. جا ئەو ترش و تفتە ترش هەیە بەهێزە، ترش هەیە لاوازە، تفتیش هەیە بەهێزە، تفتیش هەیە لاوازە. ترش و تفتەکە کە ئەبن بە خوێ کامیان بەهێز بێت
خوێەکە لەو ئەچێت ترش و تفتەکە کامیان بەهێز بێت خوێەکە ئەچێتەوە سەر ئەو ئێستا ئەم ترش و تفتەی کە من باسیەکەم ئەڵێم ئەگەر ترشی بەهێز و تفتی لاواز یەک بگرن هەر لەسەر بۆردەکە نووسیمە کامیان بەهێزە نووسیمە کامیان بەهێزە ترشەکە بەهێزە کە ترشی بەهێز یەک بگرێت لەگەڵ تفتی لاواز ڕەوشتی خوێەکە ئەچێتە سەر ڕەوشتی بەهێزەکە ترش و تفتەکە کامیان بەهێزە ترشەکە بەهێزە ئەی تفتەکە چی لاوازە ئەگەر ترش و تفتەکە کە یەک ئەگرن ئەبن بە خوێ ئەگەر بەس ترشەکە بەهێز بێ جۆری خوێ پەیدابووەکە پێڵێن چی ترشە خوێ نمونەیەکەی بۆ نووسم تفتی لاواز وەکو NH4OH یا جاری وایە بە سادەی ئەنووسێت NH3HU یعنی ئاوە گیراوەی ئامونیا لەگەڵ ترشێکی بەهێز ئەبێ ئەم ترش و تفتانە بناسیتەوە بەندی سێ بە تەواوەتی هەرچی باس کراوە لە بەندی سێ بۆ ئەم بەندی حوتە هەمووی تێ بەتایبەتی ئەم بەندی خوێەکەن ترشێکی بەهێز وەکو HNO3 ترشی نیتریک ترشی بەهێزە ئێستا ئەم ترش و تفتە ئەگەر بتەوێ خوێەکەی لێ دروستکەی بێ خۆ یەکسەر بزانی شێوەی کیمیایی خوێەکە چۆن دەرەچێت دروست دەکەیت وەکو لەو تێبینیا بۆ نووسیویت چۆن شێوەی کیمیایی خوێەکە دروست دەکەیت چۆن موجەبی تفتەکە و سالبی ترشەکە بێ لە یەک کوا موجەبی تفتەکە لێرە NH4 ئەو موجەبی تفتەکە ئەو ئێچیش سالب بکەیت ئەی ترشەکە ئێچەکە موجەبەکەیەتی NO3ش سالبەکەیەتی ئێستا موجەبی تفتەکە و سالبی ترشەکە بێ لە یەک ئەبێ بە چی ئەبێ بە NH4 NO3 NH4 NO3 ئەو خوێ جا ئەم خوێ لەبەرەوەی دروست بووە لە ئەنجامی یەکگرتنی چی و چی ترشی بەهێز و تفتی لاواز بەو خوێڵین چی ترشە خوێ دوای باستێکین وەکەی چیە بۆ وای پێوترێت باستێکین ئەی تفتە خوێ چییە ئەو خوێ پێک دێت لە ئەنجامی یەکگرتنی چی تفتی بەهێز لەگەڵ چی ترشی لاواز دوێتە لەو پێش وتم چی وتم ڕەوشتی خوێەکە چۆنە بێت ڕەوشتی خوێەکە چێتەوە سەر ڕەوشتی شێ ڕەوشتی بەهێزەکە ئەو ترش و تفتەی کە یەکەگرن ئەبن بە خوێ کامیان بەهێز بن خوێەکە ئەچێتەوە سەر ئەو ئەم دوانە ترشی لاواز تفتی بەهێز کامیان بەهێزە وتومە تفتەکە لەبەرەوە خوێ پەیدابووکە پێوترێت تفتە خوێ وەکو تفتێکی بەهێز وەکو KOH ئەوە هایدرۆکسیدی پۆتاسیۆم لە بەندی سیای خوێنومان ئەبێ بزانی بۆ بەهێزە ئێستا باسی و نە ترشێکی لاواز بە ئاسانی وەکو HCN ترشی هایدرۆسیانی بۆ لاوازە چونکە کاربوونیکەن بۆ بەهێزە وتم OH بەسترە بە کانزایکی کۆمەڵی یەکەمە ئێستا خوێەکەی کە لەم ترش و تفتە دروستە بێت شێوگی پێکات کیمیایەکەی چۆنە بێ بزانی شێوگە پێکات نەکەی خۆت بچۆ موجەبی تفتەکە و سالبی ترشەکە بێ لە یەک ئەنووسی چی KCN تەواو KCN چونکە موجەبەکەی ئەم پۆتاسیۆمە سالبەکەی ئەویش CNە ئەمە بریتە لە تفتە خوێ واتە تفتە خوێ ئەو خوێ لە ئەنجامی یەکگرتنی تفتی بەهێز و ترشیلە ئەی هاوکێش ئەوەیە ترش و تفتەکە هەردووکی بەهێزە ترشی بەهێز و تفتی بەهێز ترشی بەهێز لەگەڵ تفتی بەهێز هەردووکیان یەک بگرن ئەبن بە خوێکی هاوکێش ئەگەر هەردووکیان ترشەکە و تفتەکە هەردووکی بەهێز بێ خوێەکە چۆنە هاوکێشە تفتێکی بەهێز نمونەی زۆرەکو لەسەر بۆردەکە لەوس بەرنووسیمە ئاسانترین نمونە بە ئاسانەکان دەست پێکەین بۆی زوو وەریگری تفتی بەهێز وەکو NO ترشی بەهێز وەکو HCl ئێستا ئەم دوانە بە لە یەک خوێەکەی لێ دروستکە خۆت بیڵێ دەیت خوێەکە بریتێ لە چی موجەبی تفتەکە و سالبی ترشەکە بێ لە یەکە بێ بە چی NaCl کلۆریدی سۆدیۆم کە خوێیەکی زۆر باوە خوێی چێشتی پێڵێن ئەو کلۆریدی سۆدیۆم ئەی باشە ئەگەر هەردووچیان لاواز بن تەلەبە ئەو پرسیاراتە ئەگەر ترش و تفتەکە هەردووکی لاواز ترشی لاواز تفتی لاواز ئایا خوێەکە چه جۆرە خوێیەک دەرەچێت ئەو خوێی کە لەمە دروستە بێت دەشێت ترشەکە بێت دەشێت تفتەکە بێت دەشێت هاوکێشەکە بێت یعنی ئەگەر ترش و تفتەکە هەردووکی لاواز بوو خوێ پەیدا بوو دەشێت ترشە خوێ بێت دەشێت تفتە خوێ بێت دەشێت هاوکێشەکە بێت دەگەڕێتەوە بۆ چی
کامیان دەگەڕێتەوە لە بەندەکانی پێشوو وتمان ترشی لاواز جێگیرێکی هەیە ناوی کەی ئەی تفتی لاواز کەی بی پشتە بەستێ بە بەهای ئەم دوانە لە منهەجی ئێوە لا براوە باسی نەکردووە بەس ئەبێ ئەو کاتە تۆ ترش و تفتی لاواز ئەگەر لە منهەجی کۆ ناباس بدرێ بە تۆ ئەبێ ئەمانە شت باتێ ترشە لاوازەکە کەی ئەیەکەی چەندە بە ژمارە بە بەها تفتە لاوازەکە کەی بیەکەی چەندە اینجا تۆ چی بەراوردی ئەو دواناکەی ئەگەر کەی ئەیەکە گەورەتر بێت ئەوە ترشە خۆ دەرەچێت ئەگەر کەی بیەکە گەورەتر بێت ئەوە تفتە خۆ ئەگەر یەکسان بن هاکێش بەس ئەمە لابراوە لای تۆ هیچ پێویست ناکە هەر لێن ئەگەر ترش و تفتی لاواز یەک بگرن جۆری خوێەکە دەشێت ترشە خوێ بێت تفتە خوێ بێ هاوکێش بێت بە پێی هەندێ پێوانەکاری کە لابراوە لە منهەجی تۆیە ئەمە بریتی بوو لە جۆری خوێەکان ئەمە شتێکی زیادە بوو بۆ ئەوی پێش ئەوەی باسی ئاواندن بکەین بزانی خوێ چییە ئەجا دێینە سەر ئاواندن بابەتە سەرەکیەکەی ئەم مۆزوع ئاواندنە ئاواندن چییە باوکەم وەکو لایەن وچیمە یەکگرتنی کاتایۆن یان ئانایۆنی خوێەکە ئێستا ئەمە خوێکەیە ئەمە کاتایۆنەکەیەتی ئەمەش ئانایۆنەکەیەتی ئەم خوێش ئەمە کاتایۆن ئەمە ئانایۆن کاتایۆن ئانایۆن یەکێکیان کاتایۆنەکە یان ئانایۆنەکە لەگەڵ ئاوایەکە گرێ و ئاوەکە شیەکاتەوە جا کامیان ئاواند نەکات ئەوە لێرا بۆ نووسم ئەم تێبینیە ئەنووسم ئەو ئایۆنەی مەبەستم چێیە مەبەستم کاتایۆن یان ئانایۆن یان ئانایۆنەکە ئانایۆنی خوێکە مەبەستم لەوە ئەو ئایۆنەی یعنی مەبەستم کاتایۆنی خوێکەیە ئانە هاوڵێکی بەهێزە ینی هاوڵ ترشێکی بەهێزە یا هاوڵ تفتێکی بەهێزە ئەو چی ئاواندن دەکات ئێستا باسیەکە نەبێ ئەو تێبینێ لە بەرچاو بێت باش یعنی سەر چەند نمونەیەک یەکسەر هەر بە شێوەی پرسیاری بۆ باسەکەم باشە بۆ لە ئیمتیحاناڵێت نمونەیەک ئەڵێ لە خوێی NH4CN بۆی هەیە چەند پرسیارێکی جۆرا و جۆر بکە بەیە هەل لەسەر یەک خوێ بڵێ جۆری ئاواندن چییە جۆری ئاواندن بریتیە لە ئاواندنی ئەڵێ کاتایۆن ئانایۆن هەردووشیان هیچیان مە پرسیاری یەکەم باشە پرسیاری یەکەم یا بۆی هەیە پرسیارەکە بۆ شوکە بڵێ ڕەوشتی ئاوەگیراوەکەی چۆنە هەر بۆ ئەو نمونەیە لە ئیمتیحانە ئەم پرسیارە بکە بڵێ ترشە تفتە هاوکێشە دیاری ناکرێت یا بۆی هەیە پرسیارەکە بە شێوەی تر بکە بڵێ پێچی گیراوەکەی چۆن دەبێت پێچی ئاوەگیراوەکەی چۆن دەبێت چوار بژار دەتیارەڵێ pH گەورەترێ بێت لە 7 pH کەمترێ بێت لە 7 pH یەکسانە بێت بە 7 دیاری ناکرێت یا بۆی هەیە بڵێ پرسیارەکە بە شێوەی تر بکە لە کاتی ئاواندندا چی بەرهەم دێت هایدرۆنیۆم هایدرۆکسید هەردووچیان هیچیان جا ئەم پرسیارە ئەم نمونەیە چوار جار دووبارە ئەکەمەوە هەر جارێ بۆ جۆرە خوێ جارێک بۆ ترشە خوێ جارێک بۆ تفتە خوێ جارێک بۆ هاوکێش جارێک بۆ ئەو جۆرەی تر کە دیاری ناکرێت یعنی هەر ئەو نمونەیە ئەگۆڕینەکەین بە چوار نمونە بۆ هەر نمونەیەکیش چوار جۆر پرسیاری جا چۆن لە ئیمتیحانە جوابی ئەم وەڵام پرسیارە نایتەوە بە خێرایی بۆی کاتت دێنە کوژێڵی وەڵام چی بکە باوکەم خوێکە بێنە ئێرەوە بۆ ئەگە بڵێ NH4Cl با بیکەین بە NH4Cl لە پێشە
واتە بەوەی سەرۆیان دەست پێ بکەن بە ترشە خوێ بۆی هەیە بیکا بە KCl بۆی هەیە بیکا بە بۆ نمونە NH4 BR هەر ترشێ بێ لە پێشا بەو دەست پێ بکەین باشە چی لەم جۆرە خوێیان ناکەی بە خێرایی وەڵام بەڕۆ لە ئیمتیحانە بڵێ NH4 CL موجب و سالبی خوێەکە جیاکەرەوە ئەمە موجبەکەیەتی ئەمە سالبەکەیەتی اینجا موجب و سالبەکە چی لێ بکە موجب OH پێ بخەرە سەر سالبیش H لەگەڵ مابە خوێەکە کاتایۆن و ئانایۆنەکەی یعنی ئایۆن و موجب و سالبەکەی دەستنیشان بکە اینجا موجبەکە OH بەرێ سالبەکەش H بەرێ بزانین چی پەیە بە سێی دەست بکە بە ئەم موجبە OH بیتێ بێ بە چی NH4 OH ئەی ئەم سالبە H بیتێ ئەبێ بە چی HCl ئەمانای بێ بناسی لە پۆلی 12 لە بەندی سیا بە تەواوی باس کراوە NH4 OH چییە تفتی لاوازە بێ بیزانیت ئەوانە نەزانی بەندی حوتت لە دەست چێت HCl ترشی بەهێزە ترشی بەهێز یعنی چی دەست دەکەوێت لێرە بۆ نمونە لە ئیمتیحانە بڵێ ئەم خوێیە لە کام ترش و تفت پیا بۆ لەوانەیە پرسیاری پێنجەم پرسیارێکی تری بۆ زیاد بکەین بڵێ ئەم خوێیە لە یەکگرتی کام ترش و تفت پیا بۆ دێت بە ABCD 4 جوود ترش و تفتەیە تۆ چۆن ترش و تفتی خوێەکە دروست دەکەیتەوە ئەوە ترش و تفتەکەیەتی هەموو خوێک موجب و سالبەکەی جاکەرەوە موجبەکە OH بەرێ سالبەکە Hەکەی بەرێ یەکسەر چی دەست دەکەوێت ئەو ترش و تفتت دەست دەکەوێت کە یەکیان گرتووە بوون بە چی ئەو خوێر یعنی ئاوا خوێەکەی ئەەکەیتەوە بە چیەکەیتەوە بە ترش و تفتەکە موجبەکە OH بەرێ سالبەکەش H بەرێ یەکسەر ئەو ترش و تفتت دەست دەکەوێت کە یەک بگرن ئەم خوێ دروستە بێت ئەنجا ترش و تفتەکە چی نووسیوە لەسەرم نووسیمە چی ترشی بەهێز تفتی ئەسە لەرا باسم کرد ترشی بەهێز تفتی لاوازی یەک بگرن چ جۆرە خوێ پیا بێت ترشە خوێ هەر لێرەوە یەکسەرە زانین ئەمە چییە ئەم خوێیە ترشە خوێیە ترشە خوێ یعنی چی باوکم یعنی بیکەیتە ئاو ئاوە گیراوەکە ترشە ئاوە گیراوەی ترشش هەر لە ڕێگەوە دوو پرسیار وەڵامەکەی لە پەیدا بوو ڕەوشتی گیراوەکەی چۆنە ها ترشە ئەگەر ئاوە گیراوەیەک ترش بێت پێچەکەی چەنە پێچەکەی بچووکترە لە حەوت ئەمە هەر لە ڕێگەوە لێرەوە دوو وەڵامت دەستکەوت بە بێەوەی بچی بەلای ئاوانە بەس پرسیاری یەکەم و پرسیاری ئەخیر یەکەم و چوارەم ئەبێت بە وردی هەندێشی باشە ئەم دوانە تەواوکەری یەکن هاوڵی یەکن ئەم دوانش هاوڵی یەکن جا جوان سێریکە باوکەم ئەگەر ئەم تفتی لاواز بێ ئەم هاوڵی ئەوە ئەگەر ئەم تفتی لاواز بێ بم بڵین چی هاوڵ ترشی بەهێز ئەڵین هاوڵ ترشی بەهێز باشە HCl چییە ترشی ئەگەر ئەو ترشی بەهێز بێ ئەم هاوڵی ئەوە ئەم بەرهەمی ئەوە ئەم پاشکوێی ئەوە ئەگەر ئەو ترشی بەهێز بێ ئەم چییە بە پێی ئەوەی برۆنشت هاوڵ تفتی چی لاواز سەیری ئایۆنەکان کە نووسیمە چی ئەو ئایۆنەی هاوڵێکی کامیان بەهێزە ئەمە نووسراوە هاوڵ تفتی لاواز ئەمە هاوڵێکی لاوازە ئەم هاوڵێکی چییە ئەو ئایۆنەی هاوڵێکی بەهێزە یعنی NH4 موجب ئاواندنەکات ئاواندنەکات یعنی چی تم بریتە لە یەکگرتنی کاتایۆن یان ئانایۆنی خێ لەگەڵ چێ یعنی ئاواندنەکات یعنی ئەو ئایۆنە لەگەڵ ئاویەکە گرێت لەگەڵ ئاوەکەیەکە گرێت ئاوەکە شیە کاتەوە ئەیکا ئاوەکە کا بە ئایۆنی موجب بۆیە پێڵێن ئاوە شی بوونەوە ئاوەکە شیە کاتەوە باشە لەگەڵ ئاوەکەیەکە گرێت چی ڕوو ئەدات تۆ لەسەر NH4 چی نووسیوە هاوڵ چی ترش هاوڵ ترش وشەی هاوڵ چێ بوو دایهێنا
چ زانایەکی ترش و تفتەکان بوو برۆنشتت باشە پێناسەی برۆنشتت بۆ ترش چی بوو وتی ترش ئەو مادەیە کە پرۆتۆن ئەبەخشێت جا لەبەرەوەی بە ماڵین هاوڵ ترش لای برۆنشتت چییە پرۆتۆنە بەخشێ پرۆتۆن یا بە کێ ئەیا بەو تەبعەن باش ئەگە پرۆتۆنێ بەخشێ خۆی چیە مێنێتەوە خۆی ئێنەشتریە مێنێتەوە ئەی ئەگەر پرۆتۆنێ بەخشێ بیا بەوە ئەو بێ بە چی ئەبێ بە H3O موجب جا ئەمەیە هۆکاری ئەوەی کە بەو خوێە لەین ترشە خوێ لەبەرەوەی ئەم خوێیە لە ئاوا بتوێتەوە لە کۆتاییدا لە کۆتا قۆناغدا چی پیا بێت هایدرۆنیۆم بە پێی پێناسی چێ ئەرینۆس وتی چی هەر مادەیەک توایەوە لە ئاودا و ئاوە گیراوەکەی هایدرۆنیۆمی تیا بوو ئەو مادەیە چییە ترشە واتە ئەوە هۆکێتی کەواتە لە کاتی ئاواندنا چی پیا بوو هایدرۆنیۆم ئەلێ ئەوە بەس خۆی هەرتوانی بە پێ ئەوەش بزانی کە مادەیەک ترش بوو بە پێ ئەرینۆس کە مادەیەک ترش بوو بە چیا زانیم ترشە لێرەوە دیاریم کرد ترش کە مادەیەک ترش بوو لە کاتی توانەوە چی لێ پیا بێت H3O موجب ئایۆنی هایدرۆ ماوەتەوە سەر ئەم پرسیاری یەکەم کە لە هەمویان گرنگترە لێرە چی ئاواندنی کرد ئەم دوو ئایۆنە کامیان ئاواندنیان کرد NH4 موجب لەگەڵ ئاوەکایەکی گرت چونکە ئەو هاوڵێکی بەهێز بوو NH4 موجب بە موجب ئەوترێت چی کاتایۆن واتە لەم خوێدا کاتایۆنەکە ئاواندنی کرد ئەمە بریتە لە کات ئەنجا ئێمە توانین تێبینیەکی بچووک وەکو دەرخیات لە ئیمتحانە یعنی ئەگەر ئەو تێبینیە بە تەواوەتی دەرەخی ئەو هەموو شگارەشت ناوێت چیە تێبینیەکە باوکم ئەم تێبینیەکی گرنگ ئەگەر بۆ خۆت دەرخیکەی لە ترشە خوێدا کاتایۆن ئاواندن دەکات کاتایۆن ئاواندن دەکات ئەو ترشە خوێ چی ئاواندنی کردووە NH4 موجبە هەموو کاتێک لە ترشە خوێدا کاتایۆنەکە ئاواندنەکات یعنی ئەگەر تۆ ئەوە تێبینێت لەبەر کرد بێ هەل لێرەوە یەکسەرە زانیت مادەم ئەمە ترشە خوێیە لە ترشە خوێیە چی ئاواندنەکات کاتایۆنەکات وە بە پێچەوانەشەوە لە تفتە خوێدا چی ئاواندنەکە ئانایۆن ئاواندن دەکات واتە ئەمە بۆ جۆری دووهەم وە لە هاوکێشدا لە خوێی هاوکێش هیچیان ئاواندن ناکەن دوای باسیەکەین بە نمونە باسیەکەین ئەمە تێبینێکی تر کە زۆر گرنگە بیزانین لێرە ئەگەر جێگەی نووسین نەماوە بێ بیکوژێنمەوە بۆ ئەو نمونەی دووهەم فەرموو تەستویری کە بە پێشەوەی بیکوژێنمەوە ئەچین بۆ نمونەی دووەم هەرم پرسیارانە ناکوژێنمەوە بەس ناوی خوێکا گۆڕم لە خوێی KF جۆری ئاواندن چییە ڕەوشی گیراوەکە چۆنە پێچی گیراوەکە چۆنە چی پیا بێت هەر چوار پرسیارەکە بۆ خوێی KF دووبارە ئەکەمەوە سەر لە نوێ واتە لێرە بەس شوێنی وەڵامەکە ئەگۆڕین ئەوانی تر هیچی ناگۆڕێ هەر نمونونەکان پرسیارەکە ئەگۆڕن KF چی لێ بکە هەروەکو نمونونەکەی پێشوو KF
ئەم خوێیە موجب و سالبەکەی دیاریکە موجب سالب دوای وتم موجب و سالب چی لێ بکە موجبەکە OH بەرێ سالبەکەش H ئەم موجبە OH بیتێ بە چی KOH واتە ئەم دوانە هاوڵی یەکن ئەی ئەم سالبە H بەرێ با بڵێن ئەمەوەی بە ئەوەی ترشە خوێ ئەمە باشە ئەم ئەبێ بە چی بە HF ئەم دوانە هاوڵی یەکن KOH چییە KOH لە بەندی سیای خوێندوتە تفتی بەهێزە تفتی بەهێز HF چییە لە بەندی سیای باسمان کردووە ترشێکی لاوازە لێرە ئەگەر وردبی ئەو تێبینیانە و دەرەخت بێ هەر چوار وەڵامەکە تەواو بوو بە پێ و خشتەیە وتم ئێستا بەم ئیشە موجب OH بیتێ سالبیش H بیتێ چی دەست دەکەوێت ئەو ترش و تفتەم دەست دەکەوێت کە هیچیان گرتووە بوون بە چی بەم خوێ ئەمە یەک دوو ترش و تفتەکە چۆنن ترشەکە لاوازە و تفتەکەش وتم ئەگەر ترشی لاواز و تفتی بەهێز لێک بگرن جۆری خوێەکە چۆن دەرەچێت خوێەکە ئەچێتەوە سەر بەهێزەکە ڕەوشتی خوێەکە لە ڕەوشتی بەهێزەکە ئاچێت کامیان بەهێزە تفتەکە لەبەرەوە ئەم خوێ چییە تفتە خوێ دێراڵی تفتە خوێ تفتە خوێ یعنی چی ئەم خوێ بکەیتە ئاو گیراوەکە ڕەوشتێکی تفتی هەیە باش کە تفت بێت ئەمە هەر قسەکە هاواریکە ئەڵێم ئەم خوێ بکەیتە ئاو گیراوەکە تفتە بێت ئاوە گیراوەکەی تفتە بێت ئەی کە تفت بوو ئاوە گیراوەی تفت پیەچەکەی چۆنە پیەچەکەی گەورەترە لە حەوت ئەی کە تفت بوو بە پێ ئەرینۆز مادەیەک بتوێتەوە لە ئاودا لە کاتی توانەوە چی لە پیا بێت بە پێ ئەرینۆز ماوەتەوە یەک تێبینی ئەگەر بە شیکار بیکەی باشتر وەکو کەسێکی زانستی ئەگەر تێبینیشت دەرەخ کردی بێ چی نووسیوە لەوێ لە تفتە خوێدا چی ئاواندنەکە ئانایۆن یەکسەر ئەڵێ ئەمە ئاواندنەکە بەس ئێمە هەرە بێ وەکو لایەنێکی زانستی بە تەواوەتی باسی کرد بۆی بزانین کامێر باشە کە ئەمە تفتێکی بەهێز بێ بەم ئایۆنە موجەبە وترێ هاوڵێکی لاواز هاوڵێکی لاواز باشە کە ئەم ترشە لاواز بێ بەم ئایۆنا وترێ چی هاوڵ تفتی بەهێز هاوڵ تفتی بەهێز باش ئێستا لێرە دوو ئایۆنەکە کامیان بەهێز دەرچوون ئێفی سالب هاوڵێکی چییە بەهێزە بەڵام کەی موجب هاوڵێکی ئێمە لێرا نووسیمە چی ئەو ئایۆنەی هاوڵێکی بەهێزە ئەمیان بەهێزە لەبەرەوە ئەم ئاواندنەکە یعنی ئێفە سالبەکە ئاواندنەکە یعنی لەگەڵ ئەو یەک ئەگرێ ئاوە شیبوونەوە ئەکات ئێفی سالب چیم نووسیوە لە ژێریا لە ژێریان نووسیمە چی هاوڵ تفت هاوڵ تفت تفت چییە لای بڕۆن شتت تفت چییە ئەو مادەیە کە پرۆتۆن وەرەگرێ پرۆتۆنە لەو وەرەگرێ ئەگە پرۆتۆنە لەو وەربگرێ ئەبێ بە چی HF باشە کە پرۆتۆنی لەو وەرگرێ ئەم پرۆتۆنێکی خۆی بابە و خۆی چی لێمێنێتەوە OHەکەی لێمێنێتەوە جاکە OH پیا بوو ئەمە هۆکاری تفتێتیە ئەمە هۆکاری تفتێتیە کەواتە لێرەوە سێری کە باوکەم ئانایۆنی خوێ هاوڵ تفتە هەموو کاتێک تۆزە لەو پێش ئەو تێبینی تریشم کوژانەوە ئەمە ئانایۆنی خوێ ئانایۆنی خوێ هەموو کاتێک هاوڵ تفتە هاوڵ تفتە یعنی چی تفتە تفت یعنی چی یعنی پرۆتۆن وەرگرە بەڵام ئەوەی پێشووکە کوژانمەوە بۆای لای تێبینیەکەم بنووسیایە کاتایۆنەکەی کە پێشوو کوژانمەوە کاتایۆنی خوێ
کاتایۆنی خوێ هەموو کاتێ پێڵێن هاوڵترشە هەموو کاتێک کاتایۆنی خوێ چییە؟ هاوڵترشە. ئەوە کاتایۆنی خوێ هاوڵتر. ترش چییە؟ پرۆتۆن بەخشە. پرۆتۆن دەبەخشێ. باشە باوکم، ئەمە بریتی بوو لە جۆری یەکەم و دووهەم، ترشە خوێ و تفتە خوێ.